کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەری کوردستان ئافرەتان و خانمان ڕۆڵی بەرچاویان بینی بە شێوەیەک بۆ سەرکردایەتی حیزب چوار ئافرەت بەدەنگی ئەندامانی کۆنگرە بوونە ئەندامی سەرکردایەتی ئەوەش بووەتە جێگەی دڵخۆشی ئافرەتان و خۆیان بۆ کاری داهاتووی حیزب ئامادە کردووە دڵسۆزانە و لێبڕاوانە کارەکانیان لە خزمەت بانگەوازی ئیسلامی بەردەوامی پێ بدەن. ئافرەتان توانیان لە سەرکردایەتی ئەنجومەنی سیاسی مەڵبەندەکان دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو کاری خۆیان بکەن جە دەستیان دیار بێت ئەمەش لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیات ئەو شتەمان بە واقعی بینی کەوا توانرا لەم کۆنگرەیە سێ ئافرەت بە دەنگی خۆیان سەر بکەون بۆ ئەنجومەنی سەرکردایەتی و سپاس و ستایشی خۆی گەورەکەنکەوە سپاس بۆ هەموو کەسانی کەوا متماوە دەنگی خۆیان داوە بە ئافرەتان و ئەوەی کە زیاتر بڵێن دەستکەوت بێ بۆ ئەم جارەی ئافرەتان ئەوەیەکەوە ئافرەتان لە ڕابردووە بە ڕێژەی لە 15 کۆتایان هەبوو بەڵام لەم جارەیە بە قەنەعەتی هەموو ئەندامانی کۆنگرە ئەم ڕێژەیە بەرزکرایەوە بۆ لە 120 کە ئەمە دەستکەوتێکی زۆر باش بوو بۆ کۆمەڵی دادگەری کوردستان. خوشکان و ئافرەتانی کۆمەڵی دادگەری کوردستان لە وەرگانە جیاوازەکان دەڵێن دڵخۆشن بە زیادبوونی ڕێژەی ئافرەتان لە سەرکردایەتی حیزبەکەیان و هاوشانی پیاوان دەتوانن لە بڕیارە سیاسیەکان بەشدار بن و لە بوارەکانی پەروەردە و بانگەواز ڕۆڵی کاریگەر و گەورە ببینن. بێگومان خوشکان پێشتر لە زۆربەی ئۆرگانەکانە کاریان کردووە و وەکو پێشتری ژوتم خوشکان زۆربیان بە دەنگی خۆیان چوونە سەرکردایەتی دەرچوون بۆ سەرکردایەتی و متمانەی ئەندامانی کۆنگرەیان بەدەستهێنا و بە تاکید ئەم ڕێژ ئەم دەرچوونەی خوشکانیش دەنگدانەوەی بەرچاوی هەبوو و کاریگەری زۆریش ئەبێت لە ناوەندەکانی بڕیارەوەکو و پێشتریش خوشکان هەر لە زۆربەی ئۆرگانەکانە ئیش و کاریان هەبوو و لە ناوەندی بڕیارە ئامادەیان هەبووە. خۆشحاڵ بووین بەوەی کە خوشکانێکمان توانیان بتوانەی ئامادەبوانی کۆنگرە بەدەست بهێنن داواکارین ئەو خوشکانەی کە دەرچوون بۆ ناوەندەکان و بۆ بەرپرسی ئەندامانی سەرکردایەتی بتوان بنە جێی متمانە و کار و جێدەستی خۆیان دیاری بکەن بۆی لە داهاتوو ئەمە بێتە هۆکارێک بۆی خوشکانێکی ترمان زیاتر سەر بکەون و بە هەموو لایەکمانە خزمەتی کۆمەڵ و خەڵکانی کوردستان بکەین ئینشاءڵڵا. کۆمەڵی دادگەری کوردستان لە کۆنگرەی چواری حیزبەکەی ڕێژەی بەشداری ئافرەتان و خانمانی لە سەرکردایەتی لە 110 بۆ لە 120 زیاد کرد و لە کۆی 22 ئەندامی سەرکردایەتی چواریان ئافرەتن. خوشکان و ئافرەتان دەڵێن لە داهاتوودا زیاتر کاریگەریان دەبێت و دەتوانن ڕۆڵی بەرچاو لە پەروەردە و پێگەیاندن و بڕیارە سیاسیەکان ببێت و بەوەش دڵخۆشن لە کۆنگرەی چوارەم متمانیان بە خوشکان داوە تا لە داهاتوودا دڵسۆزانە ئەرکی خۆیان هاوشانی پیاوان ڕاپەڕێنن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.